جەنگە گەورەکە دەستی پێکرد. ئێران کەوت. دوجار هێرشە چاوەڕوان کراوەکە دەستی پێکرد و ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکانیان گورزی کەمەرشکێنیان لە ئێران وەشاند و ساڕوخ و فڕۆکەی جەنگی نەک هەر گەیشتنە چاران بەڵکو گەیشتنە ماڵی ڕێبەری باڵا. جەنگەکە زۆر لەوە قورس و کاریگەرتر بوو کە چاوەڕێ دەکرا لە یەکەمین وەشاندندا ڕێبەری باڵای ڕژەمەکە کە عەلی خامنەیە ڕەوانەی جەهەنەم کرا و کۆتایی بادەسەڵاتە ستەمکارەکەی هێنرا و لەگەڵ ئەویشدا 6 گەورە بەرپرسی باڵا و کاریگەری تر کوژران. ئۆپەراسیۆنەکان ڕاستەوخۆ لەلایەن خودی دۆناڵد ترامپ و نەتانیاهۆ سەرپەرشتی دەکران و ژووری هاوبەشیان بۆ پێکهێنرا بوو. لا بەیانێکی زووی شەممە لە چوارپێگەی تایبەت ساڕوخ بارێنران و فڕۆکەی F-35 ئەمریکیەکان گەیشتنە سەر ماڵەکەی خامنەی و دار و بەردیان بەسەر یەکدا خاپور کرد. تەرمەکەی ڕابەر و هاوڕەکانی هێندە بە زەویدا ڕۆچوو بوون بەس ئێسک و پرووسکەکانیان دۆزرابوونەوە و بۆ هەمیشە کۆتایی بادەسەڵاتی کۆماری پەت و سێدارە هات. ئێران شۆک بووە بە پێی زانیاریە دزە پێکراوەکانی نێوخۆی ئێران لە دوای خاپورکردنی بارگای وەزارەتی ئیتلاعات و ناوەندی ئۆپەراسیۆنەکان شڵەژانێکی هێندە گەورە دابێتی لە دەسەڵاتی ئەمنی کە کەس نازانێت کێ فەرمان دەکات و لە دوای بڵاوبوونەوەی ئەگەرەکانی کوژرانی سەرۆک کۆمار مەسعود پزیشکیانیش هێندەی تر دۆخەکە هەستیار بووە. سوپا بە پاکێجێک و گروپەکانی تریش هەریەکە و بە پاکێجێک سەرقاڵی جەنگن و ئەوەی بەرامبەر ئەمریکیەکان پێیان ناکرێت بەرامبەر وڵاتانی ناوچەکە ئەنجامی دەدەن. ئێران دەزانێت چەکەکانی ناگاتە ئامەنجی خواستەکانی هەر بۆیە بەربۆتە گیانی وڵاتانی کەندا و لە نیوەڕووی دوێنێەوە ناوچەکەی کردۆتە گۆڕەپانێکی گەورەی جەنگ و هەموو دەرگاکانی کردۆتەوە. چاودێرانی سەربازی دەڵێن ئەوەی ئێران دەیکات پەلەقاژەی مەرگە و جگە لە چەند جوڵە و کاردانەوەیەکی بچووک هیچی تری پێ ناکرێت و لەم چەند ڕۆژەدا دەکەوێت و کۆتایی پێدێت و بۆ هەمیشە ئیدی دەسەڵاتێک نامێنێتەوە بە ناوی ڕژێمی ئیسلامی. کۆتایی هاتنی دەسەڵاتی شیعە واتە ڕاستەوخۆ کەوتنی دەسەڵات لە یەمەن و عێراق و کەوتن و کۆتایی هاتنی گروپە میلیشیاییەکان لە ناوچەکەدا بە تایبەت لە لوبنان و فەڵەستین و عێراق و یەمەن و سووریا و بەحرەین و ئیدی کۆتایی سەردەمی مەسەبی تیرۆریستیە. جەنگەکە پێناچێت زۆر بخایەنێت و لەوەیە لەم ڕۆژانەدا بە تەواوی سیستەم و دەسەڵاتەکە دارمێت و تەواوی وڵاتەکە تەسلیمی دەستی خەڵکەکەی بکرێتەوە و حکوومەت و دەسەڵاتێکی لەناو خەڵکەوە هەڵبژێردرێنەوە و ئیدی ئێرانێکی نوێ لەدایک دەبێتەوە.